پارتی و یەکێتی لەسەر ئاستی باڵا لە پیرمام کۆ دەبنەوە. بە گوێرەی هەواڵێکی میدیای نزیک لە پارتی ڕۆژی سێشەممە حوتی ئەم مانگە هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە پیرمام کۆ دەبنەوە. سەرچاوەیەکیش لەو بارەیەوە وتوێتی نێچیروان بارزانی و مەسرور بارزانی جێگرانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی سەرۆکایەتی شاندی پارتی دەکەن. سەرچاوەکە و تووشێتی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی سەرۆکایەتی شاندی حیزبەکەی بۆ کۆبوونەوەکە لەگەڵ پارتی دەکات. بە وتەی هەمان سەرچاوە لا کۆبوونەوەکە داڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و دۆخی ئێستای ناوچەکە و پەیوەندیە دووقۆڵیەکانی هەردوو لە تاوتوێ دەکرێت. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیان تا ئێستا زیاتر لە 300,000 خێزان نەوتیان پێگەیشتووە و دەژڵێت حکوومەت دەیەوێت نەوت بە تەواوی لە ناوچە شەخاویەکاندا بەش بکات و دواتریش بگاتە سنتەری شارەکان. لە ڕاگەیەندراوێکدا پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە تا ئێستا زیاتر لە 300,000 خێزان نەوتیان پێگەیشتووە و هەر خێزانێک بڕی 200 لیتری پێدراوە. وتەبێژی حکوومەت ئاماژەی بۆ ئەوەش کردووە تا ئێستا لە سنووری سلێمانی 120,000 و لە هەولێر 105,000 و لە سنووری پارێزگای دهۆکیش 80,000 بەرمیل نەوت دابەش کراوە. پێشەوە هەورامانی وتوشێتی حکوومەتی عێراق ساڵانە بڕی 50 ملیۆن لیتر نەوتی سپی وەک بەشی هەرێمی کوردستان دەنێرێت، بەڵام ساڵی پارتەنیا بڕی 28 ملیۆن لیتری ناردووە. هێزەکە